ئەم دیاردەوە شێواز و میکانیزمی ڕێگە چارەکان بۆ ڕێگەگرتن لە کارکردن بە مناڵ و بەتابەتیش بە ناوی سوالکردنەوە کە زۆر جارە بینین منداڵێکی کۆرپە لە نێو شەقامەکاندا دانراوە دایکێک دایناوە ئەم منداڵە لە سەرمان لە گەرما بە زۆرێک لە زۆرەکان دانراوە و سوالی پێواکرێ بزانین ڕێگە چارەکان چیە بۆ ئەم دیاردەیە بۆ قسەکرد لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز خات و نەورەس ئەحمەدمان کردووە بەرپرسی پەیوەندیەکانە لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. خات و نەورەس بەخێر ببیانیت باش. باش و بەیانی بینەرانیش باش و زۆر سوپاس بۆ تیشک خستنە سەرم تەوەرە گرنگە. سوپاس بۆ جەنابیشت. خات و نەورەس دیاردەی سوالکردن لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە پارێزگای سلێمانی ئێستا چۆنیە ئامارێکتان لایە بزانن چەندە کەس سەرقاڵی ئەم بابەتەیە و پێما بێەوە سێکتەری تایبەتیشتانەیە بەم بابەتە چۆنی کارتان کردو بۆ چارەسەری ئەم دیاردەیە؟ بەڵێ خۆی لە سەرەتایە لە ڕاستیە با بڵێن دیاردەی سوالکردن زیاتر هەر تایبەت نییە بە شاری سلێمانی. ئێستا لە عێراقا بە شێوەیەکی گشتی بڵاوە بەهۆی ئەو زروفە با بڵێن ئابووری و سیاسیەوەی کە ئێستا هەیە لە عێراقا. بەڵام ئێمە گەر زیاتر باز لەسەر لە هەرێمی کوردستان بکەین لە هەرێمی کوردستانیشا زیاتر دیاردەی سوالکردن لە ناو شارەکانە بڵاون با بڵێن لە ناو شارە گەورەکانە کە بەرەبەرە ئەچیتە دەرەوەی ناو سنتەری شارەکان بەرەبەرە بەراو قەزە و ناحیەکانە چی کەمترە بێتەوە چونکە مەعیشەت عادەتەن لە ناو شارەکانە لە ناو جەرگەی شارەکانە باشترێکە. مناڵپارێز لە چەند ساڵێک لەمە پێش با بڵێن ڕووپێوی کردووە پرۆژەی هەبووە پرۆژەی بە 3 ساڵەی هەبووە بۆ کارکردن لەسەر کەمکردنی ڕێژەی مناڵی سوالکەر و مناڵی سەرجادە و مناڵی ئیشکەر. بەڵام ئەم ڕووپێویانە عادەتەن دوای 6 مانگ ئیتر ڕووپێویەک مزداقیەتی نامێنێ ئەوانە کۆم بوون و نسبەکەمان توانیمان بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بە شێوەیەکی بەرچاو بنبڕ بکەین هەتاوای لێ هات نەما. ئێستا دووبارە ئێستا ڕووپێویمان نەکردو ئەوەی ڕاستی بێ ڕووپێوی لە بەردەستانیە نەک هەر ئێمە هەر ڕووپێویەک تایبەت بەمە لەسەر ئاستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش کە ئێستا لە عێراقا کارەکەن لە بەردەستانیە تەنها ڕووپێویە کە لە بەردەستا بێ وەزارەتی پیلاندانانی عێراق لە 2009 کردوێتی ڕێژەی مناڵی سوالکەر با بڵێن لە عێراقا بەگشتی لە 128 ئەژمار کراوە و ڕێژەکەش بەردەوام لە زیادبوونە ئەمە 2009. ئێستا ئەم قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە ئاواری ناوخۆمان هەیە کە عێراقین پەنابەری سووریەکانیشمان هەیە. ئەو ڕووپێویانی کە ئێمە کردومانە ڕووپێوی بووە زیاتر چ ئێمە بینۆکو مناڵپارێزی کوردستان چ ئەو ڕێکخراوانی تر بێ کە لە بواری پاراستنی مناڵە ئیشەکەن زیاتر ڕووپێوی بەبۆی لەبار و گوزەرانی ئەو مناڵانە بکۆڵینەوە بزانین ئەم مناڵانە هۆکارەکانیان چین کارەکانیانە چۆن ئەگرنە بەر ئەو ساڵکەرانە ئەگرن و دواتر کوزانەلیان وەرئەگرن. بەڵێ ئێمە کارمەندە مەیدانیەکانمان ئەوانەی کە لە بواری پاراستنی مناڵە ئیشەکەن ئەوانە خۆیان با بڵێن بە چاوپێکەوتن بێ بەکردنی با بڵێن ڕووپێوی بێ لەگەڵ ئەو مناڵانە بزانین ئەم مناڵانە کێن و بۆچی سوال ئەەکەن و با بڵێن هۆکارەکان چییە چکە تا تۆ هۆکارەکان نەزانیت ناتوانانی با بڵێن کێشەکە چارەسەر بکەیت. شتێک زۆر گرنگە لێرە تیشکی بخینە سەر چکە ئەوەشە کە عاتیفەی خەڵکە جوڵێنێ مادەیان باتێ جارە خۆی سوالکردن چییە؟ سوالکردن جوڵاندنی عاتیفەی بەرامبەرە جوڵاندنی هەست و سۆزی بەرامبەرە بۆ پێدانی بۆ دەستکەوتنی مادە با بڵێن پارە یا خواردن یا شوێنی مانەوە و حەوانەوە. زۆربەی کات بۆ ئەوەی هەست و سۆزی ئینسانی مقابل بجوڵانی مناڵ بەکارهێنی ئەگەر ئەو کەسانی کە با بڵێن عوەقێکیان هەبێ یاکەم ئەندامێکیان هەبێ ئەکرێ ئەوە بەکارهێنن یاخود با بڵێن مناڵی زۆر سەوابەیە و شێوەی کەشی هەیە لە لەشت فرۆشتن و لە چی و چی و لە شتی. بەڵام نەورەسان ڕاش تەگرم لە وەکو بینیمانە لە جیهانە چەندین شێوە سوالکردن هەیە وەکو بینی لە جیهانە هەیە وێنە کێشەکە لە سەرجادەیەکە یا خۆی دەبینی مۆزیکزانەکە یان سەماکارەکە بەم شێوەیە داهاتی خۆی وەرەگرێم لە ڕووی ئابووری شەوانێ بەرەمهێن کەمتر ئەبێتەوە لە وڵات. بەڵام لە لای خۆمان چ ئامرازێک زیاتر کە بە دوواداچونتان بۆ کردووە زۆر دیارە لە ناو سوالکەرەکان هەرچۆنە وتراویشە هەموو هەژار سوالکەر نییە و هەموو سوالکەرێکیش هەژار نییە. بزەبت ئەوەی لە جیهانە کرێ کابراە کە دانیشتووە مەسەڵەن ڕسمێکتەکە یا عەسفێکەکە داوای پارەت لێ ناکات تۆ ئەتوانی گوێشی لێ بگری و هیچیشی بۆ دانەنی و بڕۆیت. بەڵام خەڵک لێرەیەن بەرۆک تەگرن یا خەتەگرن جا ئەمە لێرە زۆر گرنگە ئەوەی جەنابەوتە سوالکردن هەموو سوالکەرێک ناتوانانی بڵێ فەقیرە نەبووە چونکە ئەگەر وابێ ئێمە چینێک زوڵم لە چینێکەکەین کە فەقیرە چونکە مانای ئەوە نیە هەموو فەقیرێک سوالکەر بێ هەموو نەبوویەک سوالکەر بێ ئەوانەی کە سوال ئەکەن مناڵ با بڵێن مناڵەکانیان ئەنێرن چکە زۆر بڕیارێکی قورسەکە دایک و باوکێک یا خود بە خێوکەرێک لە نەبوونیە
مناڵەکەی بنێرێتە سەرجادە لە ڕەم بێ خۆی بچێ ئەو ئیشە بکە بەڵام زۆر قورسە مناڵەکەی بنێرێ ئەوانەی کە سوال ئەکەن و مناڵەکانیان ئەنێرن ئەگەر نەبوونیشیان هەبێ لایەنە سایکۆلۆژیەکەشیان زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی کە مناڵەکانیان بەکاربێنن ئەوەی کە ئێمە لێرە گرنگە تیشکی بخینە سەر ئەوەی کە ئێمە با بڵین تا ئێستا لە خلالی ئیشکردنی خۆمانە هەستمان پێ کردووە زۆربەی زۆرینەی ئەوانی لە شارەکانی هەرێمە ئێستا با بڵین سوالەکەن یاخود پەنابەری سوور لە پەنابەرە سووریەکانن یاخود لە ئاوارە عێراقیەکانن بەوەی قورسی با بڵین زروف و ژیانیانەوە ئێمە وەکو ڕێکخراوێک ئەوەی لە توانامان هەیە بیکەین یاخود هەموو ڕێکخراوەکان ئەوەی لە توانان هەیە بیکەن ڕوپێوی بکەن هاوکاری با بڵین ڕاهێنان و ترینین بە کارمەندانی حکوومەت بکەن ئەگەر لە شوێنێکا کەلێنێک هەبوو ئێمە بتوانین پڕیکەینەوە بەڵام بە دەرەجەی یەکەم حکوومەت بەرپرسە لە بنبڕکردنی ئەم کێشانە ئێمە ئەتوانین هەماهەنگ بین هاوکاریان بین بەڵام حکوومەت لانی پەیوەندیدارە ئەم با بڵین ئەگەر بینە سەر باسی ئاوارەکان بکەین چکە ئێستا بەهۆی ئاوار و پەنابەرەکانەوە زۆر بێ ئەم دیاردێ بەرچاو بوو بۆتە باس پەنابەر کەمپ هەیە ئاوارەش هەمان شێوە کەمپ هەیە ئەتوانن بچن ناو کەمپەکانەوە بژین لە کەمپەکانە خواردن هەیە خوێندنگە هەیە مەرکەز سەحی هەیە ڕاستە لاوانەیە زۆربەی کات لەوانەشە خەلەل هەیە کارێ بۆ کەمبوونەوەی ساڵکردن یاخود هەر بەردەوامی هەیە هەر بەردەوامی هەیە چکە ئێستا باسیەکەین بە دووشەوە بۆچیش بە بەردەوامی هەیە زۆربەی کات ئەو خێزا ئەو مناڵانی کە ئێمە لە ڕێگەی پۆلیسی نەوجوانانەوە بێ یاخود لە ڕێگەی لایەنیکەوە بە پەیوەندیمان پێوەکرێ ماڵێک لە ناو لە فندقێکا دانیشتون لە ئوتێلێکا بۆ نمونە لە ئوتێلێکی بەسیتە هەڵبەتە مناڵەکانیان چەند جارێک سوال پێکەن و ئەم کێشانە یا مناڵەکانیان ئۆنیە لە حاڵەتی کە گیراون کە ئەچی ئەڵێ شوێنمانی ئێمە ئاوارین فەرموو ئەیکیتە ناو کەمپەوە ئەڵێ فەرموو کەمپ هەیە تۆ ئەبێ لە کەمپا دانیشی پێویست ناکا لە دەرۆبی ئەمە بە شێوەیەک هەنێکات ئەتوانین ئەمە کەمی بکەینەوە با بڵێن مناڵەکان ئەوانەی کە مناڵ بەکارێنن کێشەیەکی کەمان هەیە ئەنجا کە ئەچنە ناو کەمپیشەوە زۆر کات ئێمە چ ڕێکخراوەکەی ئێمە بێ لە ناو بازار کازیوەی سەرا و سەرشەقامان هەیە مناڵی ئیشکەر و سوالکەرە چن لەوێ بۆ حەوانەوە بێ ئێمە وەکو بۆ نزیک بوونەوە لەوان بەکاری هێنین ئەو شوێنانە زۆربەیان باند دروست بووە لە ناو کەمپەکانەوە ئەمانە مناڵەکان کۆ ئەکەنەوە زۆر هەنێکیان دایک و باوکی مناڵەکانیشن بەڵام مناڵەکان ئیستیغلالەکەن بەکاریان هێنن کۆیانەکەنەوە بە پاسێک لە کەمپەکەەوە یانهێنن بۆ ناو شار سواڵان پێەکەن لە ترافیکەکان کۆیانەکەنەوە و داهاتەکان لێوەرەگرن و ئەچنەوە ناو کەمپەکە ئەمە بەکارهێنانی مناڵە چ ئیجراعاتێک کراوە لەگەڵ ئەمەیە ئێمە بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ چ بازگەکان بێ با بڵێن سەیتەڕەکان بێ چ ئیداری کەمپەکان بێ بەڵام زۆر کات بچێ ئەو بازگەی کەمپەکان بۆ نمونە ترینین یاخود ڕاهێنان بە پۆلیسەکانی ئەوەیەکەی لاپڕێکە دەستگیر کراوە تا ئێستا ینی لەم شازە کە تۆ باسیەکەی هەیە ینی بوونی هەیە لەلایەن پۆلیسی نەوجوانانەوە لەلایەن پۆلیسی گشتیەوە دەستگیر کرابێتە ئەم باندانە بەڵێت کەم تا زۆر هەیە بەڵام زۆرتر ئەزانی چۆنە کێشەکە ئیفلیجیتیە با بڵێن لە چارەسەرکردنا بۆن بەڵام بەنیەت نییە ئیجباریە بەداخەوە بە نمونە پۆلیسی نەوجوانان کارمەندی کەمە هۆیەکانی دەرچوونی کەمە بەنزینی نییە کارمەندی کۆمەڵایەتی کەمە چکە ئەو مناڵانە بە کارمەندی کۆمەڵایەتی لەگەڵیان مامەڵە بکە بازگەکان جاری وایە تۆ پۆلیست بۆ داناون لە پڕ پۆلیسەکان کەمە بێتەوە کەمپێکە بۆ نمونە 5,000 خێزانی تایە بۆچی کەم بوونەتەوە پۆلیسەکانە بێ بچن لە بەرەکانی جەنگ کاتی واجبیانە بچن لەوێ ئەین کێشەکان هەمویان گرێدراویەکن و تێکەڵاوی یەکتری بوون باشە خاتونەوە ڕست دیارە ڕخرای مناڵپارێز تەنها ئەرچێوەنی ئەم منداڵانە ڕادستی پۆلیسی نەوجوانان بکات بەڵام لەگەڵۆشدا ئەرکی چاکسازیکردنە لە ئاکار و ڕفتاری ئەم منداڵانە زۆر لەو منداڵانە بەڕاستی کاتێک تۆ لە ترافیکەکان ئێمە هەموو نمونیەوەمان بینیوە بە جۆرە جۆرەکان تووشی لادانی با بڵێن ئاکاری کۆمەڵایەتی بوو یعنی ئەم بابەتانە زۆر زۆرە چیتان کردووە لەوەی کە ئەو منداڵانە کاتێک ڕادستی پۆلیسی نەوجوانان دەکرێت ڕەنگە منداڵ دنیای منداڵ بۆ خۆی هەرکە باسی پۆلیسەکەی بۆ خۆی بترسێت کە با بڵێن لە بازارەوە ئەنگرن سواری ئۆتۆمبیلی با بڵێن پۆلیسانە ئەکرێن ئەمە ڕەنگە لە ڕووی سایکۆلۆژی ئەو منداڵەوە کاریگەری نەرەی لەسەر ئەو منداڵە دروست بکە تا چەند ڕێکخراوەکەی ئەوە هاوشانی لایەنەکانی تر توانیوێتی لەم با بڵێن سۆنگێشە و دەستێکی باڵای هەبێت دووبارە ئەم منداڵانە دروست بکاتەوە وای لێکە جارێکتر نەچێتەوە ناو بازار دوایین شتیشمەوە بڕموچەیەک پێما بێت ئەبڕدرێتەوە بۆ منداڵانی کە لەم دیاردەیە دوورکەونە ئەوە ماوە یاخود نەما
خۆی تەنها ئێمە نین ئەگەر کێشەیەک هەبێ ڕادستی پۆلیسی بکەین طبعاً پۆلیس جێهەی تەنفیزی ئێمە بێ ئاگاداری ئەوان بکەینەوە پۆلیسی نەوجوانانیش کەم تا زۆر چکە پۆلیسی نەوجوانان جیا لە باڵین لەو پۆلیسانی کە ئێمە معاملەیان لەگەڵەکەین چکان معاملە لەگەڵ مناڵاکە نابێ مناڵ بخرێتە پشتی سارەوە نابێت کە لە بجە بکرێ نابێ با بڵێن هەموو ئەو لایانانەی کە کاریگەریەکی نێگەتیڤە بێ لەسەر سایکۆلۆژی مناڵ ئەبێ لی بە دوور بگرن چکە ئەو لە مافەکانی مناڵیشە هەیە با بڵێن خۆی ئیجراعاتەکە خۆی چۆناهیە بێ ئەگەر کە پۆلیس مناڵێک با بڵێن ئەگرێ لەم شێوەیە بە دوواداچوونەکە خێزانەکەی لەکوێیە چییە لێکۆڵنەوەی تیاکەن ئاباری ئابوووریان چۆنا هەیە زۆر کات فعلەن باری ئابووری خێزانەکە خراپە یعنی تر مناڵەکە وای لێ هاتووە بچێتە سەر جادە سواڵی پێوەگرێت طبعاً ئەو مناڵانەش لە مەکتەب نین دوای ئەوە ئەبێ ئەو مناڵە چی ڕێکخراوەکەی ئێمە بێ خۆت لە ڕاستیە ئێمە ڕێکخراوی ناتوانین ئیدامەی ئەو بڕەها و کاریە پارێ بین تا هەتا زۆر باشە نەورەسخان بەس لە شتێکی شەکرێ بەناوی گروپ و تاقمەوە بەناوی سەدەق و خێرەوانێ پارە کۆکراوەتەوە ئەمە لە ئێستا بنەبڕ بووە یاخود هەر بەردەوام ئەوە عفوم کەی بێ مەسەری چکە ئەمەی کەوتم زۆر گرنگە بینەران بیزانن دوای ئەوەی کە ئەگەر هاوکاریەکی مادی پێشکەش بە خێزانەکە بکرێ ئەبێ مناڵەکە بخرێتەوە بەرخوێندن کە مناڵت خستەوە بەرخوێندن لەو ئەو لادانی کەمەکەیتەوە چونکە زۆر گرنگە ئەو مناڵانە بۆیە کە ئەڵێن بچنە کەمپەکانەوە لە کەمپەکان مەجبورە بن بچنە خوێندن ئەگەر نەچن ئەو ڕێکخراوانەی لە ناو کەمپەکانە لە کار لەسەر پاراستنی مناڵەکەن بە دوواداچوونی خوانەکەن مناڵەکان بخەنەوە بەرخوێندن لەو لە ترافیکەکانە کە ئەیبینی ئەو مناڵانی پابڵین 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ ئەوانەی ورترن ئەمانە بۆ پارەپیاکردن بەکارهێنن بۆ سوالکردن بەڵام ئیتر ئەوانەیە گەنە تەمەنی باڵغ بوون و 10 ساڵ و 12 ساڵ و ئەوانە ئیتر بەرەولادان و بەرەو دەستدرێژی سێکسی ئەچن زۆربەی کات و بۆ لەش فرۆشی و ئەم بابەتانە بەکارهێنن چکەوانە ئیتر باڵغە بن عاتیفە تأثیر لە مقابل ناکە بۆیە بە شێوەیەکی کە بەکاریان هێن جوانەچنە ناو باندێکی ترەوە ئەم کێشەیەشمان هەیە ئەوەی کە عفو جەناب و تبە بڵێن خێر و سەدەقە جارێ یەکەم شت با بڵێن لە ئیسلامە هەڵبەت مامۆستایانی ئاینی ئێمە زۆر کات هاوکارن لەگەڵ ئێمە ئەوان سەرکردەی بیرۆڕان لە ناو کۆمەڵگەی ئێمەیە با بڵێن لەو خوتبەی جومعە لە وتاری نوێژی هەینیە زۆر کات بە ئاەت بێ بە حەدیث بێتیش کە خەنە سەر و بابەتی کە ئەمە خێر و سەدەقە نێتەوە بۆ مناڵانی بکەیت تۆ ئەو مناڵانە خۆیان قوربانین جارێکی کە دووبارە ئەیان چەوسێنیتەوە هەر لە ڕێی ئەم کەناڵی ئێوە من داوا لە بینەرانی بەڕێزەکەم تکایە عاتیفەی ئەوان خۆیان زاڵ نەبێ بەسەر لۆجیک و بەسەر عەقڵ و مەنتیقا کە هاوکاری مادی ئەو مناڵانە بکەن ئەوان ئەگەر ئەیانەوێ ها من تأكيدم لدلسوزيوه كخلق حزك هاوكاريان بردامي بيدانن بالضبط اوان هاوكاري منالك بكن بارينين چك او باريانا بو مناله تشجيعي بخيوكركي باندكان دايكو باوككيكا دوباره بينيرنو سرجاده سوالي بكن شتيكي كجه لترافيكانيشا جام باكنوا مثلا جامك دابروا او ايجني چك ايشيش به بقانون عملي عراقي يعني بابلن قانوني کاری نەوجەوانان تا 15 ساڵ مناڵ بووینی ئیش بکە تا 15 ساڵ با بڵێن خوێندنی ئیلزامی هەیە کە مناڵە بێ لە مەکتەبە بخوێنێ زۆر باشە نەورەسخان من ئەمە زۆر بەڕاستی ئەمە بۆتە کێشەی من باز لە قەرەجەکان زۆر ئەکرێت ئێمە باسمان لە ئاوارەکان کرد قەرەجەکان بۆتە کللتورێک بۆیان پیاوەکانیان دانیشن و خانمەکانیان ئەچنە دەرەوە سوالەکان ئیتر بە هەر شێوەیەک بێ لە شێوەکانەمە بۆتە کللتورە لە ئێستای وەکو باسەکرێ لە زوربەی ئەوانە کە پیانەوترێ قەرەج خولیان بۆ کرێتەوە لامان کاتا قوتابخانەیان لە ئێستا ئەمە کەم بۆتەوە با بڵێن دیاردەی سوالکردن لە ناو ئەوانە قەرەجەکانە کەم بۆتەوە ئاوارەکان زیاترن بە پێی ئامارەکان بەڵێ ئەوان قەرەجەکان با بڵێن یان با بڵێن ئەوانەی ئەگەر گەڕۆکەکانن ئەوانە تقریبا مستەقیر بوون ئیتر مەسەلەن بینی خانویان هەیە بەکرێتر حیاتی خۆیان بنیات ناوە مەکتەبیان هەیە بەڵام ئیترە و کللتورێکی خۆیانە تازە ئیتر دەستبەرداری نابن بەڵام مناڵەکانیان لە خوێندنن ئیستیقراریان پێوە دیارترە حتا سیمای ڕووی دەرەوەیان کە ئیبینی زۆری فەرقەلەن لە چاو ئاوارە و پەنابەرەکانە تۆزە کەمتر بۆ تۆ چکە دەمێکە ئەوان لەو مەجالەیە نەورەسان ئەگەر ئەم چەند دقیقە ماومانە چی بکەین بۆی کە دیاردەی سوالکردن بە مناڵ کەمتر بکەین تەنها هەڵواسینی پۆستەرات و بروشەری تایبەت و وەک ئەرکی میدیاس جێ بەڕاستی لە کەمکردنەوەی ئەم
دیاردەیە. بەڵێ واللهی ئەمە ئەرکی هەر هەمومانە چ ئێمە وەکو ڕێکخراوەکان چ جەنابتانۆک و ئیعلام چ بینەرانی بەڕێز کۆمەلگا مامۆستایانی ئاینی بێ هونەرمەندە بەڕێزەکان بێ ئەوانە خەڵک با بڵێن متابعیانەکەن و بە دەرەجەی یەکەم ئەرکی دایک و باوک و حکوومەتە دایک و باوکەکان ئەوانن کە مناڵەکانیان ئیستیغلال نەکەن مناڵ بخرێتە بەرخوێندن حکوومەت ئەوەیە کە دام و دەستگاکانی کە ئیفلیج بووە بەهۆی باری ئابوووریەوەی بەهۆی هەرچی شتێکەوەیە چی زووە تەرکیز بخاتە سەر ئەم لایەنە پۆلیسی نەوجوانان ئەکتیفکاتەوە با بڵێن کارمەندی کۆمەڵاتی لە ناو پۆلیسی نەوجوانانە هەبێ بازگەکان تونند و تۆڵتر بکە کەمپەکان بازگەی سەر کەمپەکان تونند و تۆڵتر بکە خوێندنی ئیلزامی کە تەنها بەناو هەیە بەڵام بۆ من بە خێوکەرێکم مناڵەکەم لە خوێندن بێنمە دەرێ یا مناڵەکەم نەخنێرمە بەرخوێندن کەس نییە پێم بڵە بۆ مناڵەکەت نەناردۆتە بەرخوێندن چکۆ مناڵانە هیچیان لە مەکتەبنی ناخوێنن ئەمە جارێکی کە تەفعیل بکرێتەوە ئەمە ئەرکی حکوومەت ئەرکی ڕێکخراوەکان ئێمە ئەوەیە پۆستەر تەوزیعەکەین ڕاهێنان بە کارمەندەکانی حکوومەتەکەین کار لەسەر ئەوەکەین کە تیشک بخینە سەر بابەتەکە کۆمەلگا بە وشارکەینەوە ئەرکی میدیاش جەنابتان ئەوەیە بە دوای کێشەکان ناپچن بزانن ئەمە ئەرکی کێ ئەم مناڵانە لە سەرجادن ئەرکی حکوومەتە ئەرکی ڕێکخراوەکانە لایەنە خراپەکانی ئەم دیاردەیە چیە سوالکردن چێ لەسەر سایکۆلۆجیەتی مناڵ جەنابتان ڕادیۆتان هەیە با بڵێن تەلەڤیزۆنتان هەیە سۆشیال میدیا هەڵبەتە مەبەستم تەنها کورسات نییە هەموو کەناڵەکانی کە خەڵک بە وشارکەنەوە لەسەرەوەی ئەمە خێر و سەدەقەنیە کە بە ئەوانەکرێ ئەمە دووبارە چەسانەوەی مناڵەکە کەواتە گرنگترین پرۆژەتان لە ئێستاە چییە؟ لە وەکو مناڵپارێزی بۆڕۆژەکردنی ئەو ئێمەدەی سۆڵکردنە بەڕاستی ئەو مناڵانە وەکو ڕێکخرا و کۆمپانیا کۆی ئەکەنەوانێ وەکو ئەوە فێری وێنە کێشانیان بکەن فێری بۆ نمونە وەرزشیان بکەن ئێمە لە ئێستاە کاکە ئاریش لە یەکێک لە وەرکشۆپەکانمانە بەشدار بوو لە ئێستاە پرۆژەیەکمان با بڵێن جارە لەسەر مستەوای سلێمانی بەڵام هەمان شتیشمان هەیە لەسەر مستەوای هەرێمی کوردستان تەقدیمی بکەین پرۆژەیەکی بنبڕکردنی سوالکردن و مناڵی سەرجادەمان پێشکەش لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای سلێمانیا کردەوە هەڵ لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی ترکە لە بواری پاراستنی مناڵە ئیشەکەن و کەناڵەکانی میدیاش پرۆژەکە ئامادەیە چکە ئێمە ئیشی خۆمانە لەو پێش ئیشمان تیا کردو و ڕێکارەکانی ئەزانین تەنها ئەو ماوە حکوومەت بودجە بۆ لایەنەکانی خۆی تەفعیلکە ئەوان بکەونە سەر ئیش و ئێمە حازرین بەڕاستی من ئاریان بەستێتەوە بە هەنێ لەو بابەتی سوالکردانەوەکو لە جیهانە ئەبینی هەیە لەو مناڵانە کە سوالەکە توانایەکی زۆر باشی هەیە هەکو بینیوشمانە لەناو ئەکتەرە بە جیهانەکانە بازلۆکە کە بە هەژاری دەستی پێ کردووە ئەگەر هەبێت لەناو ئەو مناڵانە هەیە لە نواندنە لە وێنەکەشانە لە موزیکا لە سەما بەڕاستی گرنگیان دووریش کەونەوە لەوە خولیایەکی بەتەکید هەموو مناڵێک بەتوانایە ئێمە بۆ نمونە کازیوەکانمان هەیە خۆت ڕێکخراوی کە شوێنی کەی هەیە ئەو شوێنانە ڕاستە ئێمە کەم تا زۆر لە پاڵ بۆ نمونە کەیەت نیوەڕوان لای ئێمە ئیسراحەتێکەکە یاخود وێنە کێشانمان هەیە مۆسیقامان هەیە کەم تا زۆر لە ئەوانەکانی مەکتەب دووبارە ئەینۆ بەگویانە پیانەڵینەوە هاوکاری جل و بەرگ و پێڵاوی زستانیان پێشکەشەکەین بەڵام ئەمە کیفایەت نییە ئێمە یعنی ئەزایی چۆنە ئەمە ڕێکخراو ناتوانێ ئەم بەرپرسیارەتە بگرێتە ئەستۆی خۆی ئەبێ حکوومەت بەدامەزراوی بکە. دەست چاو خۆش خاتونەوە زەحمەت بەرپرسی پەیوەندیەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان سپاس بۆ وتەکانت ئێمە بەردەوامە بین لەسەر ئەم پرسە و هەوڵەدەین توێژەرانی دەرونی و کۆمەڵاتیش لەسەر ئەم بابەتە بێنین زیاتر قسەکەین دووبارە سپاس بەڵە خۆشویستان بە هیواین دایکان و باوکان هەست بە بەرپرسیارەتی بکەن سەبارەت بەم پرسێکە خاتونەوەڕست ئاماژەی پێکرد بە هیوادارین هەر کەسە لە ئاس خۆیەوە هەست بە بەرپرسیارەتی بکەوە دایکان و باوکانی خۆشەویست کارکردن بە مناڵەکەت ڕەنگە نازەم لە ڕۆی مرۆڤاتیەوە هەمیشە لە قەوسێکدا بەجێ هێڵین بۆ ویژدانی مرۆڤاتی خۆت و هەمیشە دەوترێت منداڵ بوونەوەرێکە دەبێت لە دنیای منداڵی خۆیدا بژی و بەردەوام بێت لەوەی کە هەر داواکاریەکی هەر با بڵێن مافە سەرەتایەکانی خۆی کە خوێندن و دابینکردنی خۆراکە ئەبێ گەورەکان بۆی دابینکردن ئەم قسەی ئەمەوە ناگەێنێ کە گەورەکان بچن دیاردەی پەیڕەوی دیاردەی سوالکردن بکەن بەڕاستی ئاریکا بینی هەنێ لە دیمەنەکانە بینی مناڵێ لەسەر جادەیەکە خەوی لێکەوتووە لەمان کاتە ڕەنگە نواندنێ بێ بۆ ئەوەی ستۆزی خەڵک ڕابکێشێ بەڵام ئەیبینی بە سەرما بە گەرما ئەیبینی ئەم کەسە لەسەر ئەو جادەیە بەڕاستێمە بۆتە هۆی زیاتر هەست و سۆز منیش بم ئەچم پارەی ئێمێ بۆ نمونە لە دەرگاتی
ئەڵە من یەکێکم لە ئاوارەکانی ئەو وڵاتانە کە بینی کوردێکە ئیتر عەرەبێکە هەر کەسێکە مناڵەکە بەزەی پێیانەوانێ بەڕاستی ئاری من وەکو باسیشم کرد لە خاتونەوڕەسیشمان پرسی وەکو باز لە قەرەجەکانەکەن بەڕاستی زۆر کاتە بۆ مناڵانی خۆمانیان پێ ترسانەوە بامەنە بێتە ئەوێ چونکە کەلتورێکە مێژوویەکی خۆیانیان هەیە کە ئەبینی بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان ئەو قەرەجانە مناڵەکانیان بردۆتە سەر شقامەکان. وەڵام شتێکی تریشێ بەداخەوەن هەوڵەدینەمە بەڕاستی لیژنەی تەندروستیش لەسەر ئەم بابەتە بدوێنین هەندێک لەو منداڵانە بەڕاستی دەوتێت هەندێک جۆر حەبیان ئەدرێت تێتاوەکو بخەون بە درێژایی ڕۆژ هەندێک مناڵە کۆرپانە بینین لە بەردەم دایکێتی هەر خەوتو خوێنراوە تاوەکو ئەم پاری پێپاکرێ بەڵام دوجار باری تەندروستی و منداڵش بینی ئەرکێکە لەسەر حکومەتە تۆ مناڵ تەنهای دایک و باوکن ئەبینی یەکێکە بەڕاستەڵە مناڵەکەم نەخۆشە پارەی ئەوەم پێ نیە ئەمەشە بێتە هۆی ئەوەی کە زۆرترین کەس لە خۆی کۆبکاتەوە زۆرترین پارە بۆ خۆی کۆبکاتوانێ بەڵامەکو خاتونەوڕەسی ژووتی تکا ئەەکەین پاریان مێنێ هەتاوەکو بەردەوام نەبێت. بەهیوای بنەبڕکردنی ئەم دیاردەیە خۆشەویستان هیوادارین سووتان لەو تەوەرە وەرگرت پێ وە بتوانی بێتمان ویژدانی تۆی خۆشەویست بجوڵێنین پێدانی پارە بەو منداڵە دەبێت هۆی بەردەوامی لە دیاردەی سوال